بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لێ و لە بینەرانی NRT دیارە شەوی ڕابردوو لە سێ کات و شوێنی جیاوازدا هێرشی چەکدارانی داعش بۆ سەر خاڵە سەربازیەکانی هێزە عێراقیان بە شێوەی پێشەتی هەبوو. هەروەها من پێش ئەوەی باسی هێرشەکانی شەوی ڕابردووکەم ئەمەش بە زانیاریەکەم کە سەرساوەیەکی ئەمنی لە پارێزگای کەرکووک بە NRT ڕاگەیاند کە بە فەرمانی مستەفا کازمی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق 4 فەوجی تایبەت ڕەوانەی کەرکووک دەکرێن و لە سنووری پارێزگای کەرکووک جێگیر دەکرێن بۆ سنووردارکردنی هێرشە چەکدارەکانی داعش لە سنووری دەوروپشتی پارێزگای کەرکووکدا. هەروەها ئەو هێزە بەناوی هێزی پاراستنی یاسایە و لە ئێستاشدا پێی زانیاریەکانی بڕیارە لە ئەمڕۆ یاخود سبەینێ ئەو هێزە تایبەتە بگەنە دەوروپشتی پارێزگای کەرکووک هەر لەوێدا جێگیر بکرێن. سەبارەت بەو سێ هێرشەی کە شەوی ڕابردوو ڕوویدا، هێرشی یەکەم کاتژمێر 11 بووە لە بەنداوی نمرە 8 لە سنووری قەزای دبز. دیارە هێرشەکە لایەن چەکدارانی داعش و بۆ هێزە ئەمنیەکان باسی لەوەکان سەر ماوەی نزیکەی کاتژمێرێک و 20 خولەک شەڕ و ڕووبەڕووبوونە لە نێوان چەکدارانی داعش و هێزەکانی سوپای عێراق لەو ناوچەیە بوونی هەبوو. لە ئەنجامیشدا سێ کارمەندی سوپای عێراق یاخود سێ چەکداری سوپای عێراق بریندار بوونەوە، هەروە کارمەندێکی دیکەیان هەر لەو شوێنەدا بەوەی ڕووبەڕووبوونەوەکە گیان لەدەستداوە. وەروە هێرش و ڕووبەڕووبوونەوەی دووەم لە گوندی بەشیر بووە کە دەکەوێتە باشووری کەرکووک، ئەو گوندەی کە زۆرترین جم و جۆڵی چەکدارانی داعش کەوتۆتە سنووری گوندی بەشیر. وەروە قەزای حەویجە و ناحیەی ڕیاض و عەباسێ، واتە جم و جۆڵی چەکدارانی داعش زۆرترین جم و جۆڵیان کەوتۆتە باشووری کەرکووک، کە با دەڵێن باشووری کەرکووک واتە مەبەستم قەزای حەویجە، دبز، داقوق ئەو سنوورانەیە. دیارە لە گوندی بەشیر ماوەی نیو کاتژمێر شەڕ و ڕووبەڕووبوونە لە نێوانیاندا بەردەوامی هەبوو. هەروەها لە ئەنجامیشدا دوو سەربازی سوپای عێراق بە سووکی بریندار بوون و بەپێی زانیاریەکانی ئەمەش برینی هەردوو کارمەندەکە سەخت نییە و سووکە و هەر شەوی ڕابردوو دوای گەیاندیانمە نەخۆشخانە بەجێ لەوێ نێردرانەوە ماڵەوە بەهۆی چووکی برینەکانەوە. هەروەها هێرش و ڕووبەڕووبوونەوەکەی سێم لە بەرەبەیانی ئەمڕۆ بووە لە سنووری قۆریچای کە دەکەوێتە نێوان ڕێگای قەزای دووسکوورمات و کفری. بەپێی زانیاریەکانی ئێمە شەڕ و ڕووبەڕووبوونەوەکە لە نێوان هێزە چەکدارەکانی سوپای عێراق و هەروە چەکدارانی داعشدا ماوەی نزیکەی 40 خولەک بەردەوامی هەبووە، بەڵام تا ئێستا نازانرێت ئایا زیانەکان یاخود توشتن بریندار بوون چەندێک بۆ لەو شەڕەدا. وەروەها سەبارەت بە باشووری کەرکووک جگەلەوەی کەوا 4 فەوجی نوێ زیاد دەکرێت بۆ باشووری کەرکووک لە نێو پارێزگای کەرکووکیشدا فەوجی 1 و 2 و 3 سوپای عێراق کە لە پێشووتردا لە نزیک ناحیەی شوان کە دەکەوێتە سەر ڕێگای کەرکووک تاقتەق، لە ئێستادا ئەو سەرجەم ئەو فەوجانە گوازراونەوەتەوە بۆ باشووری کەرکووک. ئەمەش بەوەی کەوا لەو ناوچانە زۆرترین جم و جۆڵی داعش لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و بوونی بۆشایی ئەمنی کەوتۆتە باشووری کەرکووکەوە، یعنی ماوەی 4 ساڵە تا ئێستا هێزە ئەمنی عێراقیەکان بە شێوەیەکی گشتی نەیانتوانی ئەو ناوچانە کۆنتڕۆڵ بکەن. لە ماوەی 7 ڕۆژی ڕابردوودا بەپێی ئەو دەوادەچوونانەی کە ئێمە کردومانە نزیکەی 15 چەکدارانی داعش نزیکەی 15 هێرشیان ئەنجام داوە و لەو نێوەندەشدا نزیکەی 14 کارمەندی هێزە عێراقیەکان بە شێوەی گشتی، ینی کارمەندی پۆلیسی فیدراڵی، حەشدی شەعبی، سوپای عێراق، چەکدارانی عەشاری، یعنی نزیکەی 14 کەسیان بریندار بوونەوە. هەروەها نزیکەی 10 کەسیشیان تا ئێستا کوژراون ئەوەی بەهۆی زیادبوونی جم و جۆڵەکانی چەکدارانی داعش لەم سنووریاوە. و لە ماوەی ڕابردوودا لە دوای 16 ئۆکتۆبەر و نزیکەی 4 ساڵە ئەندامانی لیژنەی ئەمنی لە پەرلەمانی عێراق دێنە کەرکووک دیان جار کۆبوونەوەیان کردووە لەگەڵ ئیدارەی پارێزگاکەدا لەگەڵ فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکاندا بۆی گویا ئەو بۆشای ئەمنی هەیە بە هەمانگی لەگەڵ هێزەکانی پێشمەرگەیە پڕ بکرێتەوە. بەڵام تاوەکو ئێستا وەک دەبینن و ڕوونیش دیارە نەگەیشتونەتە هیچ ڕێکەوتنێک و بۆشایی ئەمنی بوونی هەیە و بەردەوامیش جم و جۆڵی چەکدارانی داعش تا دێن لە سنوورەکانی پارێزگای کەرکووکدا ڕوو لە زیادبوون دەکات. بەڵێ دیار محەممەد، سپاس بۆی ڕاستەخۆ لە کەرکووک.